تا دێت بربەستەکانی بەردەم کاری میدیای و فشار خستنە سەر ڕۆژنامەنووسانی کەرکووک زیاتر دەبێت و ڕاگەیاندکارانی شارەکەش پێیان وایە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان هیچ ڕۆڵێکی نییە لە کەمکردنەوەی ئەو بربەستانە. ڕۆژنامەنووسان نیگەرانن لە بربەستەکانی بەردەم ئیشوکاریان و پێیان وایە ئەگەر ئەو بربەستانە بەردەوام بێ ژیانیشیان دەکەوێتە مەترسیەوە. بەداخەوە و دۆخی بەسەر کەرکووکدا هاتووە لە دوای 16 ئۆکتۆبرەوە دۆخێکە سەرجەمچینی توێژەکان لێی زیانمەند بوونە و ڕۆژنامەنووسانی ژۆکوچینێکی زیندوی کەرکووک و کۆمەڵگەی کوردی سانسۆرێکی زۆر خراوەتە سەریان و هەڕەشە لەسەر ژیانیان هەیە. یان ئەتوانین بڵین لە مێژووی ڕۆژنامەنووسی کوردیدا لەم شارە دۆخی ڕۆژنامەنووسان لەو پەڕی خراپیدایە. بێگومان ئەو هێزەی کە لە کەرکووکە لە دوای 16 ئۆکتۆبەر هاتووە بە ناوی سەپاندنی یاسا هاتووە، بەڵام پێچەوانەکەی ڕاستەمە لە هەر شارێکە لە هەر وڵاتێکە حکمی سەرباز زاڵ بوو بەسەر ئەو شوێنەیە ئەوە بێگومان سەروەری یاسا لە دەسەدا و یاساش سەروەر نابێ. بەداخەوە جارێک ئاڵەن سەندیکای ڕۆژنامەنووسانی کەرکووک پێش 16 ئۆکتۆبەری سەندیکای ڕۆژنامەنووسانی کەرکووک نەیتوانێت داکۆکی جددی بێ یا داکۆکی کاری جددی بێ لەسەر ئەو ڕۆڵەی کە هەیەە بۆ ڕاگەیاندکاری ڕۆژنامەنووسان. بەداخەوە ڕۆژنامەنووسان لێرە ئێستا لە بارودۆخێکی زۆر ناهەمواران، یعنی ڕۆژنامەنووس ناتوانێت زانیاری دەستکەوێت، ڕۆژنامەنووس ناتوانێت ڕۆماڵی ئەو ڕووداوانە بکە وەکو خۆی ئەوەکو کاری پیشەیی. بۆیە ئێستا کەرکووک ڕۆژنامەنووسانی کەرکووک لە بارودۆخەکان زۆر هەموار نییە. هەرچەندە بەشێکی زۆر لە ڕۆژنامەنووسان ئەندامی کارایی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانن لە کەرکووک، بەڵام لەقی کەرکووک ناتوانێت هیچ ڕۆڵێک بگێڕێ بۆ کەمکردنەوەی فشارەکانی سەر ڕۆژنامەنووسان. ئەندامێکی ئەنجومەنی لەقی کەرکووکی سەندیکای ڕۆژنامەنووسان هۆکاری بەدەنگەوە نەهاتنی کێشەی ڕۆژنامەنووسان بۆ نەبوونی مۆڵەتی یاسایی دەگێڕێتەوە کە ئەوان ناوی خۆیان لە بەغداد تۆمار نەکردووە. بە تەقدیری ئێمە ئەو دۆخی کە ئێستا لە کەرکووک هاتووەتە پێشەوە زۆر جیاوازترە لەو دۆخی کە پێش 16 ئۆکتۆبەر هەبوو، بە دەلیلی ئەوەی پێشتر جۆرێک لە جۆرەکان ئیداری کەرکووک وەزارەتە جیاوازەکان جۆرێک لە جۆرەکان ئازادیەکی ئەوتۆیان دابوو بە ڕۆژنامەنووسان تا با بڵین کاری پیشەیی و هەروەها تەقریرەکانی خۆیان بە شێوەیەکی پرۆفێشناڵانە جێبەجێ بکەن. بەڵام ئێستا بینین جۆرێک لە کۆتوبەند هەیە، جۆرێک لە قەیت هەیە لەسەر هەر ڕۆژنامەنووسی کورد نییە، یعنی هەر میدیای کوردی نییە. ئێستا میدیا عەرەبیەکانیشی گرتووەتەوە. ئەگەر ئێوە دیقەت بدەن لەم یەک دوو ڕۆژە ئیداری کەرکووک کتابێکی تعمیم کردووە بەسەر لایەنە پەیوەندیدارەکان، تەکید لە هەندێک ناوە کاتەوە کە ئەمانە دەبێ سانسۆر بخرێتە سەریان بەناو ناوی هێناوە کە ئەمە بۆ خۆی جۆرێک لە جۆرەکان پێشەلکاریی تەواوە دەرحەق بە ئازادی ڕۆژنامەگەری لە عێراق و هەرێمی کوردستان و کەرکووک بە تایبەتی. سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بەداخەوە ینی ئێمە بەهۆی ئەوەی کە کاتی خۆی سەندیکای ڕۆژنامەنووسانیان ئەنجومەنی سەندیکای ڕۆژنامەنووسان لە کۆمیسیۆنی ڕاگەیاندن و گەیاندنی عێراقی سەندیکای ڕۆژنامەنووسانی تۆمار نەکردووە بە شێوەیەکی ئەوتۆ دەسەڵاتی ڕەهامان نییە لێرە جم و جۆڵی یا با بڵین چالاکی پیشەی خۆمان بە ئاشکرا و بە شێوازی تر دەستەبەر بکەین. لە ماوەی ڕابردوودا ڕۆژنامەنووسانی کەرکووک نەیان دەتوانی بە ئازادی کاری پیشەیی خۆیان بکەن و بگەن بە سەرچاوەی زانیاریەکان. ئێستاش لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بربەستەکان زیاتر بوون و چاودێری تەواو خراوەتە سەرکاری میدیای و ڕۆژنامەنووسان ناتوانن بەبێ فشاری ئەو هێزانەی تازە هاتوونەتە سنوورەکە ڕووماڵی ڕووداوەکان بکەن. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.